سڵاوتان لەبێت. ناکۆکیەکانی نێوان سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بۆتە هۆکاری ئەوەی ماوەی 14 ڕۆژ ئەنجومەنی وەزیران هیچ کۆبوونەوەیەک ئەنجام نەدات. سەرچاوەیەکی ئەنجومەنی وەزیرانیش زانیاری زیاتر لە ڕێگەی شارپرێسەوە ئاشکرا دەکات. بە جۆرەی خشتەی دیاریکراوی هەفتانەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم دەبوو هەموو چوارشەممەیەک حکوومەتی هەرێم بە ئامادەبوونی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەت کۆبوونەوەی هەفتانەی خۆی ئەنجام بدات. بەڵام دوای گرژییەکانی نێوان مەسرور بارزانى سەرۆکی حکوومەت و قوباد تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەیەکی تیمی پارتی و یەکێتی تا ئێستا ئەنجومەنی وەزیرانی هەرێم هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەداوە. لەو کۆبوونەوەی تیمی یەکێتی و پارتیدا گرژییەکی تون کەوتۆتە نێوان مەسرور بارزانى و قوباد تاڵەبانی و کار گەیشتۆتە ئەوەی دەنگیان بەسەر یەکتردا بەرز کردوتەوە و دوجاریش کۆبوونەوەکە بەبێ هیچ ئەنجامێک کۆتایی هاتووە. دوو ڕۆژ دوای ئەو گرژانەی بارزانى و تاڵەبانی دەبوو ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆبوایەتەوە، بەڵام کۆنەبوونەتەوە و ئەم ڕۆژ چوارشەممە 11/11/2021 بۆ دووەم هەفتە لەسەر یەک ئەو کۆبوونەوەیە بەڕێوە نەچووە. بڕیار وایە سبەینێ بە بەشداری باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی کۆبوونەوەی خۆی ئەنجام بدات. یەکێک لە بڕیارەکانیش ئاشکراکردنی بوونی مەلابەختیارە بە سەرۆکی ئەنجومەنەکە لە جێی کۆسرەت ڕەسوڵ کە لە ئێستادا سەرۆکی ئەنجومەنەکەی و بۆ وەرگرتنی چارەسەر لە دەرەوەی وڵاتە و لە ژیاندا ماوە. لەبارەی ئەو کۆبوونەوەیەش باز لەوە دەکرێت وەرگرتنی ئەو پۆستە لەلایەن مەلابەختیارەوە بڕیاری لێدراوە و سبەینێ لە کۆبوونەوەکەدا کە باڤڵ تاڵەبانی بەشدار دەبێت ئاشکرا دەکرێت و بڕیاری کۆتایی لەسەر دەدرێت. لەو بارەیەوە شارپرێس پەیوەندی کرد بە سەرچاوەیەکی نزیک لە مەلابەختیار و لە وەڵامیشدا ئەو دەنگۆیانەی ڕەتکردەوە و جەختی کردەوە. تا ئێستا کۆسرەت ڕەسوڵ تەندروستی باشە و لە ژیاندا ماوە و هەر ئەویش سەرۆکی ئەنجومەنی باڵایە و کەسێک نییە بتوانرێت پشتگوێ بخرێت، بۆیە مەلابەختیار جەختی کردوتەوە ناچێتە ئەو پۆستە. سەرچاوەکە وشیود لە حاڵەتێکدا ئەگەر کۆسرەت ڕەسوڵ خودی مەلابەختیار ڕابسپێرێت بۆ ڕایکردنی کاروبارەکانی ئەنجومەنەکە و ئەنجامدانی کۆبوونەوەکان ئەوە تا ڕادەیەک ئاساییە. ئەمە لە کاتێکدا بە جۆری چەند زانیاریکی تایبەت کە دەست شارپرێسکەوتون یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بڕیاری باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی ئەو حیزبە 46 ئەندامی سەرکردایەتی ئەو پۆستەیان نەدەستەنرێتەوە لە ئۆرگانێکی نوێ بە ناوی ئەنجومەنی چاودێری کۆ دەکرێنەوە و دەبنە ئەندامی ئەو ئەنجومەنە. شارپرێس ئەوەشی زانیوە بە جۆرەی هەیکەلی ئەو ئەنجومەنە نوێی بڕیارە دروست بکرێت چاودێر دەبن بەسەر کارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی و لە حاڵەتی ڕاینەکردنی کارەکانی هەر ئەندامێکی سەرکردایەتیش بە جۆرەی پەیڕەوی ناوخۆی یەکێتی پۆستەکەی لەدەست دەدات و کەسێک لە ئەنجومەنە چاودێریەکە دەبێتە ئەندامی سەرکردایەتی. ئەمڕۆ سەرۆکۆماری عێراق لە شاری هەولێر سەردانی هەریەک لە سەرۆکی هەرێم و سەرۆکی پارتی کرد. ئەمڕۆ دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکۆماری عێراق لە شاری هەولێر سەردانی هەریەک لە نێچروان بارزانى سەرۆکی هەرێمی کوردستان و مەسعود بارزانى سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی کرد. با پێی ڕاگەندراوی کۆبوونەوەکان لە دیدارەکاندا چەند پرسێکی پەیوەست بە عێراق و هەرێمیان تەوتوێ کردووە. هەروەها جەخت کراوەتەوە لە دۆزینەوەی ڕێگەچارەکان بۆ ڕاستەڕێکردنی پرۆسەی سیاسی عێراق و تێپەڕاندنی تەحەدیات و پرسە هەنووکەیەکانی عێراق و هەرێمی کوردستان. لە ئێستادا هەردوو لایەنی سەرەکی هەرێم پارتی و یەکێتی دەیانەوێت پێکەوە بچنە بەغدا و ئەوەی لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2018 ڕوویدا و هەر لایەنە و بە کاندیدێک بۆ سەرۆکایەتی کۆمار چوونە کۆبوونەوەی پەرلەمان جارێکی دیکە دووبارە نەبێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی کۆچبەرە کوردەکانی سنووری بیلاڕوسیا و پۆڵەنداوە ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و وتەبێژی حکوومەتیش ڕای دەگەیەنێت ژمارەیەک لە هاوڵاتیانی هەرێم بوونە قوربانی دەستی قاچەقچێتی بۆ بەرژەوەندی و سوودی مادی و هەندێک لایەنیش ئەم دۆخەیان قۆستۆتەوە بۆ لەکەدارکردنی ناوبانگی حکوومەتی هەرێم. وتەبێژی حکوومەتی هەرێم ئاشکرای کردووە حکوومەت هەموو هەوڵێکی داوە درێغی ناکات لە گەڕانەوەی ئارزومەندانی ئەو هاوڵاتیانەی کە لە سنووری بیلاڕوسیا گیریان خواردووە و بە ئەرکی خۆیان دەزانن هەموو ئاسانکاریەک بکەن بە گەرمی پێشوازی لە گەڕانەوەیان دەکەن. لە کۆتایی ڕاگەندراوەکەشدا جوتیار عادل نووسیوێتی حکوومەتی هەرێم سوپاس و پێزانین ئاراستی هەموو ئەو لایەنانە دەکات کە هاوکار بوون و هاوکار دەبن لە گەڕانەوەی ئەو کۆچبەرانەی کە بە شێوەیەکی ئارەزومەندانە دەیانەوێت بگەڕێنەوە بۆ نیشتیمان. وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفاکراوانی هەرێم ڕایگەاند لە چوارچێوەی ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەش دەکرێن بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفاکراوان قەرزەکانی کری خوێندنی
کوڕ و کچی شەهیدانی سەنگەر و جینۆساید و زیندانیکراوی سیاسی خۆی یان یەکێک لە منداڵەکانی خەرج دەکات. عەبدوڵڵا حاجی مەحموود وەزیری کاروباری شەهیدان و ئەفالکراوان ڕایگەیاند قوتابی و خوێندکارانی کچ و کوڕی شەهیدان و زیندانیانی سیاسی کە ئەکرێ خوێندن و دەرماڵەی ساڵانی 2016 تا 2019 وەرنەگرتووە لە نزیکترین کاتدا سەردانی بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی سەر بە وەزارەتمان لە هەولێر سلێمانی دهۆک و بەڕێوەبەرایەتی کاروباری زیندانیە سیاسیەکان لە هەولێر بکەن بۆ وەرگرتنی پارەکانیان. ناوبراو ئەوەشی خستە ڕوو ئامادەکاری کراوە بۆ دانەوەی کرێی خوێندنی قوتابی و خوێندکارانی شاری کەرکووک و کرێی خوێندنی ساڵانی دواتر. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.